ئەگورانیا بۆ کاکە ئەحمەدی زاوازێڕینە پێشکەشە بە خۆی بە مامە تاریقی خۆشەویست هەموو میوانەکان بەخێر بێن یاڵا هاي ناز ناز نازدارە نازدارە کەم لە شارە ناز ناز نازدارە نازدارە کەم لە شارە یەندەت پارەم بۆ دێنم بە قەت گەڵای ئەودارە یەندەت پارەم بۆ دێنم هەر بە قەت گەڵای ئەودارە هەر ئەو چەند کارتی بۆ ناردم بچم بەم گێڕم شایی بەس نەچوومە حەفلەکەی چاوم نەیدا بەرایی بەس نەچوومە حەفلەکەی چاوم نەیدا بەرایی چەکت بۆ لە شان دەکەم وەک پێشمەرگەی فیدایی هێڵی سوورمان لە بەینە بە نەخشەی جوغرافیایی بۆ کاک ئەحمەدی زاوا لێی دەکەم پیرۆزبایی بۆی بە ئاوا دەخوازم شادی خۆشی و تەمبای ئەی شادی خۆشی و تەمبایی سەرگردانی نامەوێ زیندەگانی خۆشم و بزمی گۆرانی دەڵی ناشێنەی زانی سەڵ بریا دەرزی بایم لە بەینی مەمکەکانی باشەقەی سەودامان بێ تۆشکۆی و من لاجانی دەڵی مێوژە ڕەشەیە هێنا و من لالانی لە شانی کوڵنجەی داوە لشتەی قەوزی گەیلانی هەرچی دەم دەکاتەوە هەر بە تۆ دەڵێ جوانی هەر هەڵی دەگرم و دەڕۆم دەچمە دۆرە زەزیانی شادی ئەحمەدی زاوا خۆی و ڕەفیقەکانی بۆ کاک دیارمامەندی ئەم شەو بوومە میوانی بۆ مەم کارزانتەیایە زۆر مەردە خوای دەیزانی تاریقی بابی زاوا مەردینەوەی مەردانی لە خزمە کاک فاروقم شێری جەنگەڵستانی مەمنونی مام نەبەزم هەی توش نەبێنی گەرانی لەگەڵ شەریفی دێڵێم خۆشن کەلیمەکانی هەی زۆ خۆشن بەندەکانی ناز ناز نەزارە هەزاری من لە شارە هێندەت پارەم بۆ دێنم بە قەت گەڵای ئەودارە مەمنونی مام نەبەزم هەی ناردی ئەو دە هەزارە ناردی ئەو دە هەزارە
بشينم وادت من سركاري ما بيزاوي بضياده مقصد وكا كارزاني وحق أودام بيماري صد مالي لي بيتمو حق أودام بيماري مش بيعو فوتوغرافا دلن بو خالد ياري شادي بابي زوايا شادي بابي زوايا 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 ني زوايا بينك كم افتخاري يا عربي لي بزاده استوك الهزاري هاي خواهی جانه تو نبی هیچ کس نایت فریم لو جینه پر کس ری هر چند جیروریم گرچی خاون خمیکی هر بمرو بارو دریم سالانیکی تمنم تو بدبختیم دنگریم خو هیچی نهاتندی آواتو خوزگو بریم چوک امام تاریخی تاریخی بابی زاوام خاڵە تاریخ لێرەیە گەلێ گەورەیە لەلام فارغ و ڕەشی باداوە ئازایە وەکو فاندام بۆتە ڕەشی باداوە دایمەن لە خزمەتتدام لەلای خاڵ ئەحمەد ئەی مەمنونی کاکی زاوام مەمنونی کاکەی زاو هەر ناز ناز نازارە نازارەکەم لە شارە هێندە پارەم بۆ دێنم بەقەت گەڵای ئەودارە جوان لەی دەمامە بابێ ئەی لەگەڵ مامە دیارە لەگەڵ مامە دیارە جارابر حتى دس حربتي بين الله إلي بزوانا سكر خان شركتي بين الله إلي بزوانا ساود صاري ساعاتي سرم تعزب دماوة نقلب أدركاتي سرم تعزب دماوة نقلب أدركاتي لو بناي عيدي وينم كريم فتح حياتي لي وكبل بتوه كريم فتح حياتي هەنیەت مانگی یەک شەوە هەنیەت مانگی یەک شەوە برۆ پەیوەسن پێکەوە حۆریندی لە دنیای دی مەعلومە یارم هەوە دووبارە خاڵە ئەحمەد لەگەڵ دیار پێکەوە دوعای بەخێر بۆ بکەم سەرکەوتوبم پێکەوە کاگەر سەلانە دوێنم ئەو پرچەی لێ کردەوە سوێن بە زادی پێغەمبەر ئەو شۆنەم ناسیەوە ئەو شۆکەنەم ناسیەوە هەرە ببینە خەم و حەسرات چۆن بووە بە تارماییم هیچ نەبینم بەڕوونی دەڵای شوێرە بیناییم هەی ڕۆژێرم دی دڵسۆزێ گەربێ بۆ دڵنەواییم چاوەڕێی ئیزنیم لێرە هەر سوتانە کۆتاییم ڕۆژگاری فەتاح حەیات بۆ برای هەتا هەتایم من کاک ڕۆژگارە دوێنم لە خزمەتام بەدایم بۆ کاگی شام گۆرانە دەبم بە سەیدی برایم مادام مەیسەم لێرە بێ نابێ دەرچم لە تایم نابێ دەرچم لە تایم أو حمد
جوانا كرمم زلاي برياتي جواني يا واتي داريا شاري منار وخلاتي فالسندي ديوي باشور نموني روجلاتي همون عسان دايبينم دادري شيبماتي كاغروش قرب خير دينم قري فتاخياتي صالكم بند مولم وشي ديار يا خلاتي كالخز مكاك احمدم سرشاوي بندهاتي شيرك الى احمد بيه بخواناي بيه نجاتي صدري الى بردكم بغرفة عملياتي بغرفة عملياتي هاي برادر بي وفانا هرشي دوس ورفيقا شتيك دلي بالخومي ديكن بهر رفيقا بلام لكاتي خوشي زور بي دوس ورفيقا كسيكي باش نباوا زور بيان منافقا من كاكاي من ددوينم شون كوري من تاريخا ظالم 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 هالشير بشيلا موزان ضلين يكتا يفيا ياك رقصو يخوينا بلقو بلينم هيا روشي امتحانا هردوك بيرم بورسيا خدا واي دروز كردن ياك قولة يا شكوليا من خون بشير زانم دايما نوهزم هيا اهلي بادوانا ظلم خالب بوتيا بوكاك احمد نزاوا دلاي